بۆچی بارزانی لە هەڵبژاردننی دۆستەکانی بە هەڵەدا دەچێت؟ هەڵوێستی حەلبووسی چ ڕاستیەکی ئاشکرا کرد؟ محەممەد حەلبووسی سەرۆکی دوورخراوەی پەرلەمانی عێراق و سەرۆکی پارتی تەقەدوم لا نوێترین پەیامیدا هەڵوێستی خۆی دووپات کردەوە لەسەر ڕەتکردنەوەی پرچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بە تۆپی کوردمەودە، لەگەڵ ئەوەشدا کەوتە بەر ڕەخنەی توندی وتەبێژی فەرمی حکوومەتی هەرێم و کەسایەتیە سیاسیەکانی دیکە کە هەندێک لە چاودێران بەتۆڵەی حەلبووسی لە پارتی و سوودانی ناو دەبن. حەلبووسی لە ڕابردوو هاوپەیمانێکی نزیکی بارزانی بوو کە تەنانەت ئامادە بوو لەسەر ئەو پشتلێکێتی کە دووەم گەورەترین هێزی کوردستانە بکات. بارزانی بۆ دروستکردنی حکوومەتی زۆرینە هەموو هێلکەکانی خستە سەبەتەی سەدر و حەلبووسی، بەو هۆیەوە بە شێوەیەکی خراپ دووچاری پەراوێز خستن بوو. دوای ئەوەش قۆناغ بە قۆناغ هەردوو هاوپەیمانی پشتیان تێی کرد، سەرەتا سەدر ئێستاش حەلبووسی. یەکێک لەو تێبینیانەی کە بەردەوام لەسەر بارزانی هەیە ئەوەیە کە لە هەڵبژاردننی هاوپەیمانەکانی ورد نییە، بۆیە زۆر جار زەرەر لە حیزبەکەی و کوردیش دەدا. بۆ نمونە پارتی پشتی زۆر بە تورکیا دەبەستێت کەچی کاتی هاتنی داعش هیچ هاوکاریەکی نەکرد. تەنانەت فواد حوسێن کە ئەو کات سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بووتی تورکیا بێهیوای کردین. دواتر گەریلا و پاشان ئێران و ئەمریکا بەهانای هەرێمی کوردستانەوە هاتن. لە کاتی ڕیفراندۆمیش بە هەمان شێوە تورکیای هاوپەیمانی پارتی دژایەتی گەورەی کوردی کرد. هەموو ئەوانە ئاماژەن بۆ ئەوەی پارتی پێویستی بە پێداچوونەوەی ستراتیژی هەیە بۆ ئەوەی لەڕێی هەڵا دیاریکردنی هاوپەیمانەکانی زەرەر بە دۆسیەی کورد نەگەێنێت.